الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەڕێزان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ. بە پشتیوانی خوای گەورە بەردەوامین لە شەرح و ڕاوەی ئەم کتابە بە نرخە. گەشتینە لاپەڕەی 11 لە ڕوکنەکانی ئیمان. الركن الخامس الإيمان باليوم الآخر. ڕوکنی پێنجەم بنچینەی پێنجەم لە بنچینەکانی ئیمان ئەوەیە کە باوەڕمان بە ڕۆژی قیامەت و ڕۆژی کۆتایی هەبێت. ئەم ئیمانە چۆن دەبێت؟ وهو الإيمان بكل ما يكون بعد الموت. چی کەسێک باوەڕی بە ڕۆژی قیامەت هەیە، بە ڕۆژ دواڕۆژ؟ وهو الإيمان ئەویش بریتە لەوەی ئیمان و باوەڕمان بەوە هەبێ بكل بە هەموو ما يكون بعد الموت، هەموو شتێکە لە دوای مردن دێت. ئەو شتانەی، ئەو ڕووداوانەی، ئەو کارەساتانەی، ئەو خۆشیانی، ئەو ناخۆشیانی کە لە دوای مردن دێ، ئیماندار دەبێ باوەڕی 100% پێ هەبێ. وأن الله تعالى يجمع الخلق. خوای گەورە و میهرەبان هەموو دروستکراوەکانی خۆی کۆ دەکاتەوە بە جنۆکە و بە ئادەمی زاد و بە گیان لەبەرانیشەوە. چونکە خوای گەورە دەفەرمێ وحەشەرناهم فەلەم نوغادر منهم ئەحەدا. ئێمە هەموو خەڵکی کۆ دەکەینەوە و هیچ کەسێک جێنامێنێت. هیچ کەسێک نییە، هیچ مرۆڤێک، جنۆکەیەک، هیچ گیان لەبەرێک، هەتا بە مێرولەکان و بە مێش و مێشولەکانیشەوە، بە ئاژەڵ و گیاندار و باڵندەکانەوە، هیچ شتێک نییە زیندوو نەبێتەوە، هەمووی زیندوو دەبێتەوە. بۆیە یەجمع الخەلق، خوای گەورە هەموو دروستکراوەکانی خۆی ڕۆحلەبەرەکان کۆ دەکاتەوە. جەمیعاً هەمویان یەومە القیامەتی، لە ڕۆژی قیامەتە. ومما يتعلق به، چەند شتێکەیە پەیوەندی بە ڕۆژی قیامەتەوەی، بە باوەڕهێنان بە ڕۆژی قیامەتەوە. چەند شتێکەی پەیوەستە بە باوەڕهێنان بە ڕۆژی قیامەتەوە پێویستە ئاگاداری بین. ئەو شتانە چیە کە پێویستە ئاگامان لێ بێ دەربارەی ڕۆژی قیامەت؟ یەکەم الئیمان بمقدماته، ئیمانمان، باوەڕمان بە هەموو پێشەکیەکانی ڕۆژی قیامەت هەبێ. پێشەکی من الموت وسكراته، مردن ئەبێ باوەڕمان پێی هەبێت، چونکە هیچ کەسێک ناتوانێت ئینکاریەوە بکە. وسەکەڕاتی پەنا بەخوای گەورە ناخۆشی و ناڕەحەتیەکانی مردن، سەکەڕات. ومەشەقەته، و ناخۆشی و ناڕەحەتی کە لە مردنە ئینسان تووشی دەبێت. وخروج الروح من البدن، دەرچوونی ڕۆح لە لاشە. بەدەن واتە لاشە. ئەبێ باوەڕمان بەوە شەبێ کە ڕۆژێک دێت دەمرین و ڕۆحمان دەردەچێت. ئاگاداری چەند خاڵێک بین لێرەدا. یەکەم، ڕۆح نامرێ، چونکە ئەڵێ فەرمێ وە خروج و ڕوح، نافەرمێ وە مەوت و ڕوح. مردن بەسەر ڕۆحدا نایە، ئەوەی کە مردنی بەسەرا دێ لاشەیە. ئەم لاشەی خۆمان مردنی بەسەرا دێ و دەڕزێت، بەڵام وەکو ڕۆحەکەمان مردنی بەسەرا نایە، ڕۆح دەرئەچێ لە لاشەی ئینسان. ئەم خاڵە پێویستە ئاگاداری بی. وصعودها إلى السماء، ئەبێ باوەڕمان 100% بەوە هەبێ کە ڕۆحمان لە دوای مردنمان بەرز دەبێتەوە بۆ ئاسمان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردووە ئینسانی ئیماندار کاتێک کە ڕۆحی دەرئەچێ، خوا لەو کەسانەمان بگێڕێ، لە دوای مردنی ئیتر مرۆڤی ئیماندار هەموو خۆشی و شادەکان ڕووی تێئەکات. مردن سەرەتای هەموو خۆشیەکە بۆ ئیماندار. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو ڕۆحە دەڕوات هەموو دەرگاکانی ئاسمانی بۆ دەکرێتەوە، هەتا ئاسمانی حەوتەمیش دەبڕێت. ئەوەی ئیماندار بێخوا ڕۆحی بەرز و بڵند دەکات. ئەو ڕۆحەی مەلائیکە سەلامی خوایان لەسەر بێ دەیکەنە ناو کفنێکی بەهەشتەوە، خوا لەو کەسانەمان بگێڕێ. ئەو ڕۆحە بەرز دەکەنەوە بۆ ئاسمان، هەتا ئاسمانی حەوتەم هەر
مەلائیکەیەک بەلای هەر مەلائیکەیەکە ئەو ڕۆحە جوان و پاکە دەڕوات کە بۆنێکی خۆشی لێ دێ ئەڵێن ئەمە ڕۆحی کێ ئەوەندە پاک و جوان و بەڕێزە ڕەحمەتی خوا لە ئەم ڕۆحە بێت کە لە لاو لاشەیەکی پاکە بووە ئیماندار ئابە و شێوەی خوای گەورە ڕێزی لێ دەگرێت ئەبێ باوەڕمان بەوە هەبێ دوایەوەی کە دەرگاکانی حەوت تەبەقەی ئاسمان بۆ ڕۆحی ئیماندارە دەکرێتەوە ئەمجا خۆشەویستی خوا فەرمیە صلی الله عليه وسلم خوای گەورە دەفەرمێ ناوی عەبدەکەم بنووسن لە عیلیین کە پلەی بەرزی بەهەشتە خوا لەو کەسانەمان بگێڕێ یا رب العالمین و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەو بۆمان کردووە کە ئینسانی مجریم و زاڵم و بێدین و منافق دەرگای ئاسمانی یەکەمیشی لێ ناکرێتەوە خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانە دەرگای ئاسمانیان بۆ ناکرێتەوە و ناچنە بەهەشتەوە حتا یەلیجە الجەمەل فی سەمی الخیاط هەتاکو حوشتر هەر کاتێک وشتر لە کونی دەرزیەوە چووە ژوورە و دەرچوو ئەو کاتە مجریمەکان و زاڵمەکان دەچنە بەهەشتەوە کەواتە ئاگادار بە ئەگەر پێت خۆشە لە دوای مردنت ڕۆحت پێشوازی و ئیستیقبالی بکرێ دەبێت لە دنیادا خوا ناس بیت ڕێگای خوا بگریت ئەوە ڕێگای خوا بگرێ خوای گەورە لە دنیا و لە قیامە دڵخۆشی دەکا مەحرومی ناکات بۆیە وصعودها إلى السماء ڕۆحەکان بەرز ئەبنەوە بۆ ئاسمان ئیماندار هەر حەو ئاسمانەکە دەبڕێ ڕۆحەکەی مەلایکە دەیبات بەڵام ئینسانی زاڵم و مجریم و منافق و بێدین ئاسمانی یەکەم دەرگاشیان بۆ ناکرێتەوە لە ئاسمانی یەکەمیش دەرگای بۆ ناکرێتەوە و ڕۆحەکەدا دەبەزێتە خوارەوە بۆ ناو گۆڕەکەی ثم ما يحصل في القبر ثم پاشان ما يحصل في القبر ئەوەی کە حاصل دەبێ و ڕوو دەدات لە ناو گۆڕدا من سؤال المەلەکەینی لە پرسیاری دوو مەلایکەکە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێن نەکیر و منکەر کاتێک کە پرسیار لە مرۆڤ دەکەن عن ربه ودينه ونيته کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەوان پرسیار دەکەن دەربارەی لەو مردووە دەربارەی چی دەربارەی ئەو شتانەی کە یەکەم پەروەردگاریش من ربک چێ پەروەردگاری تۆیە و دینت چی دینێک بووە ونبيه صلى الله عليه وسلم پرسیاری ئەوە شتێک دەربارەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئیماندار پێغەمبەری خوا فەرمیە صلى الله عليه وسلم بە دڵێکی خۆشەوە بە زمانێکی فەسیح و پاراوە دەڵێ الله ربي الله پەروەردگارمە محەممەد صلى الله عليه وسلم پێغەمبەر و پێشەوامە صلى الله عليه وسلم بەندەی خوایە و دینی من دینی ئیسلام بووە پێغەمبەری خوا فەرمیە صلى الله عليه وسلم پێی دەڵێن تۆ ڕاستت کرد بەڵام ئینسانی منافق و فاجر و کافر پەنا بە خوای گەورە خۆشەویستی خوا فەرمیە صلى الله عليه وسلم هەر پرسیارێکی لێ دەکەن دەڵێ نازانم بۆیە دەبێت وەڵامێک ئامادەکەی ئیمتیحانی ناوگۆڕ پرسیاری ناوگۆڕ قورسترین پرسیارە خوا بمان پارێزێ لەو ناڕەحەتی و ناخۆشیە هەر کەسێک ئەو سێ پرسیارە جواب بداتەوە لە کاتێکا لە دنیادا وەڵامەکەیمان پێ وتراوە ئەخر کاتێک تۆ ڕۆیتە ئیمتیحانێکەوە گەر پێت بڵێن فڵان ئیمتیحان فڵان پرسیار دێتەوە تۆ بەلاتەوە زۆر ئاساییە بەڵام ئیمتیحانەکەی ناوگۆڕ تاقیکردنەوەکەی ناوگۆڕ وەڵامەکەیشمان پێ وتراوە کێ پەروەردگارتە ئەڵڵا کێ پێغەمبەری تۆیە صلى الله عليه وسلم محەممەد صلى الله عليه وسلم چی دینێکتە بۆ ئیسلام وەڵامەکەیمان پێ وتراوە بەڵام يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة خوای گەورە دەفەرمێ تەنها ئیماندارە خوای گەورە زمانی فەسیح و پاراو دەکات بۆ جوابدانەوەی ناو پرسیارەکانی ناوگۆڕ بۆیە ئەگەر کەسێکی منافق لە دنیادا لە هەموو کەسێ زمان لوستر بێ مادەم منافق و دووڕوو بێ لە ڕۆژی قیامەتە ناتوانێت ئەو لە دوای مردنی ئەو سێ پرسیارە جواب داتەوە بۆی ئینشاءڵڵا بە ئێمە دینی خوا فێر بین حەزم لێرە شتێک باسکەم یەکێک لە پیاو چاکە گەورەکان ئیمامە گەورەکان ئیمامی یەزیدی کوڕی هارون یەزیدی کوڕی هارون مامۆستای ئیمامی ئەحمەدە ڕەحمەتی خوای لێ بێ مامۆستای عەلی کوڕی مەدینیە عالمێکی زۆر گەورە بووە هەتا کاتێک کە مەئمون ئەو فیتنە گەورەی دروست کرد ناو موسڵماناندا
كوتي قرآن مخلوق ودروس كراوي خوايا مأمون إمام يزيد كري هارون زور آمشگاری کرد كما مصا إمام أحمد عالمي كي زور قورب رحمة إخوالي بي إمام الذهبية فرمي شيخ الإسلام بو حافظ بو قدوة بو رحمة إخوالي بي همو كاتيك آمشگاری مأموني دكر دي أو فتنيا دروس نكي همو كاتيكش مأمون ديود ما مات يزيد برستياري دكر أي يزيد كري هارون نمرت مأمون لترسي أو نيدويرا إعلاني أو بكاك القرآن مخلوق چونك ئاگاداری کردبووە لە کاتێکە عالمێک بوو هیچ بەستەنا عالمێک گەورە بە ڕەحمەتی خوای لێبێ بەڵام کاتێکە ئیمامی یەزیدی کوڕی هارون مرد ڕەحمەتی خوای لێبێ یەکسەر مەأمون ئیعلانی کردی قورئان مەخلوقە هەتا ئەو مابوو نەوێرا قسە بکە جا ئەوەی کە لی دەگێڕنەوە ئیمامی ئەبوو نافیع دەفەرمێت کە نەوەی یەزیدی کوڕی هارونە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ لە خزمەتی ئیمامی ئەحمەدا دانیشتە بووم لە خزمەتی ئیمامی ئەحمەدا دوو پیاولای ئەوان لای ئیمامی ئەحمەد دانیشتە بوون ڕەحمەتی خوایان لێبێت یەکێکیان وتی ئەی ئیمامی ئەحمەد یەزیدی کوڕی هارونی مامۆستای تۆم بینی لە خەومدا وتم حاڵت چۆنە دەنگ و باست چۆنە یەکێک لەو دوو پیاوە فەرمی بینیم لە خەومدا وتم ئایا نەکیر و منکەر هاتن بۆ لای تۆ ئەی یەزیدی کوڕی هارون چۆن بوو وەزعت فەرمووی هاتن بۆ لام پرسیارن لێم کرد پەروەردگارت کێیە ئەی یەزید و پرسیارێن لێم کرد دەربارەی دینەکەم وتم ئەی مەلایکە بەڕێزەکان ئێوە پرسیار لە من دەکەن دەربارەی ئەڵڵاه دەربارەی موحەممەد صلی الله علیه وسلم دەربارەی دینی ئیسلام خۆتان بەخوا چاک دەزانن من لە دنیادا تەنها خەڵکی فێریم شتانە کردووە پس خەڵکیم فێری کردو ئەوە کردووە خوای گەورە بە تاک و تەنها پەرستێ خەڵکیم فێری ئەوە کردووە کە شوێنی سونەتی پێغەمبەری خوا بکەوێ صلی الله علیه وسلم خەڵکی فێری دینداری و خواپەرستی و شوێنکەوتنی ئیسلام کردووە یعنی ئێستا ئێوە پرسیاری ئەوە لە من دەکەن بێگومان خۆتان باش دەزانن کە من کەسێکم لە دنیادا ئەو شتەم کردووە ئەڵێ دوو مەلایکە پیان فەرموون ڕاستەکەی بێگومان ئەی یەزیدی کوڕی هارون تۆ لە دنیادا خەڵکیت فێری خواناسی کرد فێری سونەتی پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم بۆیە ئینشاءالله هەر کەسێک لە ئێمە گەر خواناس بین بە تەقوا بین ئەهلی خواپەرستی خواناسی بین ئەهلی تەوحید بین ئەهلی سونە بین بە ئیزنی خوا لە دوای مردنمان بۆ وەڵامەکانی ناوگۆڕ بە ئیزنی خوا دڵخۆش دەبین بۆیە پرسیار لێ دەکەن دەربارەی پەروەردگارە دەربارەی دینت دەربارەی محمد صلى الله عليه وسلم وما يكون بعده من النعيم أو شتانشي كروددات لخوشي ولا شادي أو العذاب في قبره إلى قيام الساعة ياخذ أو ناخوشي وناراحتاني بنابخوا إنساني منافق وكافر وفاجر وظالم توشي به حتى روجي قيامة بوي برزان هەوڵێک بدەین بە ئیزنی خوا خۆمان زیاتر ماندووکەین چونکە قورسترین ئیمتیحان لە پێشمانە خوای گەورە ڕەحمان لێ بکات قورسترین پرسیار لە پێشمانە و خوای گەورە خۆی دەزانێت ئێمە چەند سەد ساڵ چەند هەزار ساڵ ناو گۆڕدا دەمێنینەوە بۆیە باش شتێک بکەین گۆڕەکەی خۆمان تاریک نەکەین ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابە و تابعینەکان 1400 ساڵە لە ناو گۆڕدان خوا دەزانێت چەندێک تریش قیامەت دێ و خەڵکێ بە چەند هەزار ساڵە ناو گۆڕدایە کەواتە شتێک بۆ دوای مردنتان حازرکەن بە ئیزنی خوا بە تایبەتی خوشکە بە ڕێزەکان زیاتر ڕێگای خوا بگرن خۆتان داپۆشن بە ئیزنی خوا پاداشتی خۆدا پۆشینەکەتان بە هەشتی خوایە بێگومان خوشکێکی بەڕێز پێمی ڕاگەیاند کە خەوێکی بینیوە زۆر ترسناک بووە لە خەویدا دەڵێت تووشی ناخۆشی و ناڕەحەتیە زۆر بووم بەڵام وتیان فڵان کەس تەنها لەبەر ئەوەی کە تۆ کەسێکی باڵاپۆش بووی لە ناو گۆڕدا ئێمە بە ئیزنی خوا ڕزگارت دەکەین وەڵڵاهی کەسێکی باڵاپۆش نەبوویتایە وەڵڵاهی تووشی عەزابێکی زۆر سەختە بووی پاداشتی ئەو باڵاپۆشەی تۆ ڕزگاربوونتە لە ناخۆشیەکانی ڕۆژی قیامەت بۆیە تۆ ئیمانداری ئالەم چەند ڕۆژە برایەک شتێکی بۆم گێڕایە و پەنا بەخوای گەورە ئاگادار بین لە یەکێ لە قەبرستانەکان دەڵێ دەم و مەغریب و لەگەڵ دوو ئافرەتی پور و
کەسی خۆم دابووم نزیکی بانگی مەغریب بوو لە ناو کۆمەڵێک گۆڕدا کە گۆڕەکان زۆربیان دەناسم ئاڵێ وەڵڵاهی ئالەم چەند ڕۆژەی پێشووە سوێن بەخوا یەک قیژەیەک هاتووە لە ناو ئەو گۆڕانەدا هەمووشی دەنگی ئافرەت بوو دەنگی پیاوی زۆر بەکەمیتیا بوو ئەڵێ سوێن بەخوا یەک قیژەیەک بووە لە ناو ئەو گۆڕانەدا کۆمەڵێک گۆڕ بوون هەموو شوێنەکانی دەزانم سوێن بەخوا لە ژیانمداوە نەترساوم وەڵڵاهی ئەڵێ نەمزانم چۆن سواری سیارە بوو چۆن ڕام کرد ئالەم چەند ڕۆژی پێشووە بۆیە باش شتێک نەکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەوانەی کە لە ناو دۆزەخدا لە ناو گۆڕدان هەمویان هاوار دەکەن وەکو گورگ ئەلوورێنن پەنا بەخوای گەورە کەواتە ئاگاداری خۆمان بین بەڕێزان کارێک نەکەین لە ناو گۆڕدا لە عەزابدا بین لە ناڕەحەتیدا بین چونکە خوا دەزانێ ئێمە چەند ناو گۆڕدا دەمێنینەوە لە ساحەی مەحشەرمان لە پێشە پردی سیراتمان لە پێشە ناڕەحەتی و محاسبەی ڕۆژی قیامەتمان لە پێشە بۆیە خۆمان بە ئامادەکەین والإيمان بأشراط الساعة الصغرى إيمان من بو نشانانە هەبێ کە نیشانە بچووکەکان صغرا واتە بچووک نیشانە بچووکەکانی ڕۆژی قیامەت كظهور الفتن كبيغمري خوا باسی کردووە صلى الله عليه وسلم فتنة بەرپا دەبێت فتنة ئاشکرا دەبێت کۆمەڵێ فتنة کۆمەڵێ ناخۆشی ناڕەحەتی وتغير الحال ئەحوالی خەڵکی گۆڕانکاری بەسەرا دێ ژیان خراپ دەبێ ڕۆژ بە ڕۆژ خەڵکی خراپ دەبێ ئێستا دەبینی خەڵکی وەکو 10 ساڵەوە پێش باش نییە خەڵکی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی دەڕوات ژیانی خەڵکی بەرەو خراپی دەڕوات والأشراط الكبرى نیشانە گەورەکانی ڕۆژی قیامەت سوغرا واتە نیشانەی بچوو کوبرا لە کەبیر واتە نیشانەی گەورە کەلمەلاحیم وەکو کۆمەڵێ فیتنەی گەورە دێت وەکو دەرچوونی دەجال و خروجی دەجالی دەرچوونی دەجال ئەمەیەکێکە لە فیتنەکان و تاقیکردنەوەکان مەلاحیم چۆن ئەڵێ یعنی ئەو فیتنانی ئەو تاقیکردنەوانی کە ڕوو ئەدەن ئەو مصیبەت و بەڵایانەی کە ڕوو دەدەن دەرچوونی دەجال وەدابە حیوانێک پەیدا دەبێ لەگەڵ خەڵکیە قسە دەکا أخرجنا لهم دابة تكلمهم خوای گەورە دەفەرمێ کە ڕۆژی قیامەت هات ئەمە نیشانەی گەورەی هاتنی قیامەتە دوای ئەمانە قیامەت زۆر نزیکی دێت کە ئاژەڵێک دەرئەچێ لەگەڵ خەڵکیە قسە دەکات ونزول عيسى صلى الله عليه وسلم دابزيني عيسى بيغمر صلى الله عليه وسلم وطلوع الشمس من مغربها خور لخور آواوة هلدت إسا لخور هلات وهلدت بلام كاتك قيامت هات خواهي قرد فرمي لكيو آوا بويتا ليو دوباره هل بيره و كاتك هيچ كسيك إيمانكي نايخوات إنسانش كمرد حسابك خوري لخور آواوة اللي هل هاتو إيمانكي دواي مردني هەرچەنی ئیمان بهێنی و بڵێ خوایە بمگەڕێنەوە گەڕانەوە نییە خوایە بمگەڕێنە بۆی نوێژ بکەم بۆی خۆم داپۆشم بۆی ڕۆژوو بگرم بۆی ڕێگای خوا بگرم نییە کۆتایی پێات کەواتە ئەمڕۆ فرسەتێکە و تەمەن دووبارە بوونەوەی نییە والإيمان بالنفخة الأولى في الصور ئیمانمان بەوە هەبێ کە فوو دەکرێ بە کەڕەناو بە شەیپوردا بە فەرمانی خوای گەورە ئیسرافیل سەلامی خوای لەسەر بێ کەیەکێک لە چوار مەلایکە گەورەکە سەلامی خوایان لەسەر بێ بە فەرمانی خوا فوو دەکا بە ئەو نەفخەدا بە ئەو سوورەدا نەفخی سوور ئەو سوورە شاخێکە پێغەمبەری خوا فەرمی سازم وەکو شاخێک وایە نەک چییە شاخی ئاژەڵەیە شێوەی خوا دەزانێت چۆنە ئەفەرمێ فووی پیا دەکات کە فووی پیا کرد بێگومان دنیا کاول دەبێ فووی دووەمی پیاکە بە ئیزنی خوا هەموو خەڵکی زیندوو هەموو مەخلوقات زیندوو دەبنەوە کەواتە ئاگادار بین باوەڕمان بە ئەوە هەبێ کە فوو دەکرێ بە کەڕەناو بە شەیپوردا فيصعق من في السماوات ومن في الأرض إلا من شاء الله هەرچی لە ئاسمانەکان و زەویدا بێ هەمووی دەمرێت ئەو صعیقە یەصعق معنای مەبەست پێی خەڵکی دەبورێتەوە مەبەست پێی مردنە هەرچی لە ئاسمانەکان و هەرچیش لە زەویدا بێ هەمووی ڕۆح لەبەر دەمرێت إلا من شاء الله إلا ئەو کەسانە نەبێ کە خوای گەورە دەیەوێت نەمرن چێن ئەوە خلافی زۆرتیایە خوای گەورە خۆی دەزانێت ثم تكون النفخة الثانية فيبعث الناس پاشان فوی دووەم دەکرێ بە کەڕەناو بە شەیپور و بە سووردا نەفخە واتە فووکردن الثانیە واتە دووەم فيبعث الناس خەڵکی زیندوو دەبنەوە ئەو کاتە کە فوو دەکرێ بە سووردا خەڵکی زیندوو دەبێتەوە ويحشرون إلى ربهم خەڵکی حەشر دەکرێ دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار
ئەو کاتە دەگەڕینەوە بەلای خوای پەروەردگار محاسبەمان دەکات لەسەر ژیانمان تەمەنمان چونکە هەر کەسێک لە ئێمە ئەو ژیانەمان کتابێکە خۆمان دەینووسینەوە کتابێکە ژیانی ئێمەتیایە هەر هەمووی بە گەورە بە بچووکەوە بۆیە بزانە چۆن ئەو کتابە دروست دەکەی ئەو کتابە چۆن دەنووسیتەوە ڕۆژێک دێ لە ڕۆژی قیامەتە خوا گەر دەفەرمێ ئیقرا کتابەکە دەی کتابەکەی خۆت بخوێنەوە خۆت ئەمڕۆ محاسبەی خۆت کە و ئەمڕۆ شاید بە لەسەر خۆت یا شاید ببوو خۆت کەواتە بزانە چۆن ئەو کتابە تەلیف دەکەین و دایدەنین چونکە ڕۆژێک دێت ئەوەی کە کردومانە ئەوەی کە وتومانە هەموویمان بۆ دەخوێنرێت و خۆشمان دەیخوێنینەوە یەکێتر لەو خاڵانە والئیمان بالموقف العظیم ئیمانمان بەوە هەبێ کە ڕۆژێک دێ ڕۆژی وەستاندنێکی زۆر گەورەیە موقیفێکە زۆر گەورەیە شوێنی وەستاندنی خەڵک 50,000 سەنە 50,000 ساڵ پەنا بەخوای گەورە چ ڕۆژێکە ئەوەندە گەورەیە تەدنو الشەمس من رؤوسهم خەڵکی خۆر لەسەری نزیک دەبێتەوە عارق دەکات ويكون عرقهم بحسب أعمالهم هەر کەسە بەپێی تاوانەکانی خۆی بەپێی گوناهەکانی خۆی عارق دەکات گوناهێ کەمترە تەبێ عارقەکەت کەمترە بۆیە هەوڵ بدە بۆ ئەو ڕۆژەی کە بەڕووت و قوتی حەشر دەکرین شتێکمان پێ بێ بە ئیزنی خوا بۆی لای خوای پەروەردگار شەرمەزار نەبین والإيمان بالشفاعة العظمى للنبي صلى الله عليه وسلم عند ربه إيمان من بوهبه شفاعتي جورة كشفاعتي بيغمري خويا صلى الله عليه وسلم لا يبرودگار شفاعت من بودك بيغمري خويا صلى الله عليه وسلم بو همو خلقي بو خويا جورة محاسبيان بكاو يكلايان بكاتوا آدم بيغمر صلى الله عليه وسلم نوح إبراهيم موسى عيسى سلامي خويا نسل به همو يان فرمون إيمانات شفاعت ناتوان يمكن عذر مان هي بلام محمد صلى الله عليه وسلم بفرماني خواد دچێتە سەجدە و شەفاعەت دەکات خوای گەورە شەفاعەتەکەی قبول دەکات بۆ ئەو کەسانی کە شایستەی شەفاعەتی پێغەمبەری خوا بن صلى الله عليه وسلم باشە شەفاعەتی پێغەمبەری خوا بۆ چییە صلى الله عليه وسلم ثم لفصل القضاء بۆ ئەوەی کە حکم لە نێوان خەڵکیدا بکرێت فەصل واتە جیاکردنەوە بین الخەڵقی بۆی خەڵکی جیا بکرێتەوە کێ بەهەشتیە کێ دۆزەخیە کێ خوالی ڕازیە کێ خوالی تووڕەیە كي خوشويسكي خوايا كي دجمني خوايا ثم بقية الشفاعات في دخول الجنة يكتر الشفاعة كان بيغمري خواه صلى الله عليه وسلم بيقمان بو أويك شفاعات بك بو خلقي بروات بهشتوا وتخفيف العذاب عندك سي خواه يقول عذابي لسسوكا وكو أبو طالب كبيغمري خواه فرميه صلى الله عليه وسلم أغريكي سوكي لسرا لتاو كافريكي تدا والخروج من النار وغيرها بيغمري خواه صلى الله عليه وسلم وإيمان داران وملائكة أمانها ميان شفاعتك الرجي قيامتها إتر أو شفاعة بو درچون لآقر بو تخفيف عذابه بو سقبوني عذابه أو لرجي قيامتها أو كسان إيمان دارن شفاعتك بإذن خواي پروردگار والإيمان بأحواض الأنبياء تشرب منه أممهم إيمان من بوها بك بيغمبران سلامي خويا نسبي حوزيان هي أحواز وتحوز حوزي بيغمبران سلامي خويا نسبي أمتكي خويا أوانيك الدنيا دا بقصيان كردونا أوانا لو حوزي بيغمبران سلامي خويا نسبي أو دخون ومنها حوض النبي صلى الله عليه وسلم من شرب منه لم يظمأ أبدا بعده بيغمبري خويا فرميه صلى الله عليه وسلم حوزي بيغمبري خواه معنيه صازم حوزي كوثر أفرمي من شرب منه بيغمان هركس اللي بخوات لم يظمأ بعده أبدا بيغمبري خواه فرميه صازم قد جنوي نابت خواه قرر له كسانا ما بقي ريك له حوزة خوشة أو بخوينوا أوانشي أهلي بدع بنا بدعة شي بنا بيغمبري خواه فرميه صازم ملائكة أوان دور دخاته وأواني كبنا بخواه لديني خواه هل قرانو تو ياخد دسكاري ديني خواه كدوه والإيمان بالحساب على الأعمال إيمان من بوها بك إما محاسبة ذكرين سر كردوا كان من ونشر الدواوين هرشي من كردوا همي أشكرا ذكريو ذكريته ونشر كردن واتا كردنوا سام كتابة كاتي كتو دكيتو من نشره واتا أوش تعني كردو معنا أو إيكا هل جيراو بمان لكتابة كان من
نامی کردەوەکانمان نەشر دەکرێت و دەکرێتەوە. ووضع الموازين ترازي وعدالتي خواهي قولة دادن يك دو تايا في غمري خواه صلى الله عليه وسلم باسي كدوا بيقمان فمن ثقلت موازينه فاز. هر كسيك ترازي چاككاني قرستر بي او سركوتو رزقاري بو. ومن خفت پنا بخوا خسيرا اوشي نامي كدوا چاككاني سوك بيو خرابكاني قرس بي او تياتشو دوراوه. ثم يمر الناس على الصراط أمجا خلقي لسر بردي صراط الرون بقدر أعمالهم ببي كردوكاني خويا بيغمري خواه فرمية صاصم تجري بهم أعمالهم كردوكانيان ديان بات حتى كردوكان الزياتر بيت شاكا كانت روشتنا سريع ترى حتى خرابة كانت الزياتر بيت روشتنا خاوترا. فمن صلح عمله جاوزه إلى الجنة. اللهم اجعلنا بينه خلق سانا ما بيجري هر كسيك چاکە کار بوو بێ کردەوەکانی چاک بوو بێ جاوزه إلى الجنة ئەوە دەیبات بۆ بەهەشت بە ئیزنی خوا. وإلا سقط في جهنم ئەوەشی خراپەکار بێ ئیلا لە پردی سیرات دەکەوێتە خوارەوە بۆ ناو دۆزەخ بەنا بەخوای گەورە. والإيمان بالجنة ونعيمها الذي لا يفنى إيمان من ببهشت هبه ونعيمها وإيمان من بناز نعمتكاني بهشت هبه الذي لا يفنى أو نعمتاني تياناتشن كوتايان بينايا أوني يشتيك بوكو شتكاني دنيا تو مواد غذائيته لمالو خواردنته كوتاي بيدي بلام هي بهشت قد كوتاي بينايا قد تواو نابي. وأعظمه النظر إلى وجه الله الكريم قورترين نازو نعمت لبهشتا بيني خواي پرودگاره كتماشاي خواي پرودگاره روي خواي پرودگاره ده صلاتي خواي پرودگار بكي خواي گوره بچاوي خود وكو خوي ببينيت خواي گوره كسان ما بگيره وحلول رضوانه عليهم يكم بينيني خوا دوم رضامندي خوا كخوا گوره فرمي من لئي ورازيم اما دو نعمة لاي اهلي بهشت لهمو نعمتي خوشترن خوا لو كسان ما بگيره كمزگيني بهشت من بيبدري وإن شاء الله ببينيني خوي شهاد من بكت. والإيمان بالنار وجحيمها إيمان من بآجر هبه وجحيم واتنا راحتي ناخوشكاني دوزخ. فأما الكفار فيخلدون فيها أو كافر به لناو دوزخ يقدر تونينيا. إن الله لعن الكافرين وأعد لهم سعيرا خالدين فيها أبدا لا يجدون وليا ولا نصيرا. أو كافر به لحتى لدوزخ دادبه. وأما العصاة من المؤمنين بلام او کسانی که ایمان دارن و کافر نین بلام سرپیچیان کدو یاخیبونا ایمان دارن فیعذبون اذا شاء الله تعالى اگه خوای گەورە بیانەوێ عذابیان ئەدات ثم يخرجون منها پاشان لە ئاگری دۆزەخ دەچن ئیتر بە ڕەحمی خوا بێ بە شەفاعەتی پیاوچاکان و مەلائیکە و ئیمانداران بێ خوای گەورە لە ئاگری دۆزەخ دەری دەکات. ودخول الجنة برحمة الله وفضله بێگومان چوونە بەهەشت بە ڕەحمی خوا و بە فەزڵی خوایە کردەوەکانی ئێمە هەتا پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم منش بە کردەوەکانی خۆم ناچمە بەهەشتەوە ئیلا بە ڕەحم و فەزڵی خوا نەبێت ئەوەی بڕاتە بەهەشتەوە خوای گەورە ڕەحم و فەزڵ و کەرەمی خۆی بەسەرا ڕژاندۆ خۆ لەو کەسانەمان بگێڕێ. ودخول النار بحكمة الله وعدله أوشي براتنا وآقروا أو بحكمته وعدالته خواي پرودگاره أو كسا ظلمي لنا كراو الشايستين أو آقري دوزخا. بوي إن شاء الله هولدين بإذن خوا لو كسانا بين كإيماني راستقين من بروجي قيامتها به خومن من دوكين بپشتیوانی خوا بلکو خوای گەورە دوای مردن من دڵ خۆشمان کە یا ربی خوای لەو کەسانەمان بگێڕی کە قیامەتیان باشە ئاخریان خێرە بێ یا ربی خوای ناخۆشی و ناڕەحەتی ڕۆژی قیامەتمان لەسەر لابەری لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.